سڵاتان لێبێ هەموو کاتێکتان هەر لە خۆشی شادیدا بێت. لە شوێنێکی تری ئێران لەگەڵ ئێوە شاد دەبمەوە، ئەویش نیشابوورە. لێرە ئارامگەی عومەری خەیام هەست، عومەری شاعیر، عومەری ئەدیب، عومەری فەیلسوف، عومەری بیرکاریزان. دەمەوێت لەسەر گۆڕی عومەری خەیام چەندین شتام بۆ باسکەم دەربارەی گۆڕەکەی و دەربارەی ژیانی عومەری خەیام. خۆی لە خۆدا ناوی غیاثەدین ئەبولفەتح عومەر ئیبراهیم خەیام بووە لە شاری نیشاپور کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی ئێرانەوە نزیک شاری مەشهەد لەدایک بووە. هەر لەم شارش کۆچی دوایی کردووە و لێیان نێشتووە. عومەری خەیام کورد لە مێژە پەیوەندی هەبووە لەگەڵ شعرەکانی عومەری خەیام. یەکەمین کەس کە چوارینەکانی کردووە بە کوردی دکتۆر کامەران عەلی بەدرخان چوارینەکانی کردووە بە کوردی، پاشان شێخ سەلام و مامۆستا گۆران و هەژاری موکریانی چوارینەکانیان کردووە بە کوردی. و چەندین کتێبی تریش هەیە، با بڵێ وەکو خەسرۆجاف کتێبێک هەیە بە ناوی کورد و خەیام نەناسین، و دیوانی مامۆستا عەبدولسەلام محەممەد خۆشناو هەیە، ئەویش بە ناوی شەوێک لەگەڵ خەیام. تایبەتمەندەکانی گۆڕی عومەری خەیام. گۆڕەکەی کاتی خۆی عومەری خەیام لە وتەیەکە دەڵێ حەز دەکەم لە بەهاراندا گوڵ بکەوێتە سەر گۆڕەکەم. بۆیە گۆڕەکەیان وا دروست کردووە ئارامگەکەی 3 مەتر لە زەمین نزمترە، و ئەو دارانەی کە سەیرکەن ئەو دارانەی دەوری گۆڕەکەی لە بەهاران گوڵ دەگرێن، و کاتێک ئەو گوڵی گرتو با لەو دارانە دەدا و گوڵەکان دەکەوێتە سەر گۆڕەکەی. ئەمەش یەکێک لە تایبەتمەندیەکانی. و تایبەتمەندیەکی تریش سەیرکەن خۆشەویستان، ئەو گومەتە دا ستونی هەیە. ئەو ستونە دە ژمارەی بیرکاریە. ئەمەش نیشانەی ئەوە نیشان دەدا کە عومەری خەیام کاتی خۆی بیرکاریزان بووە، وەلێنەوە ئەو شێوە بیرکاری کە دروست بووە بە فیرۆزەیی بە خەتێکی تایبەت نووسراوە، چوارینەکانی نووسراوە کە کاتی خۆی عومەری خەیام بەو خەتە نووسینەکانی نووسیوە. تایبەتمەندێکی تری گۆڕەکەی ئەوەیە خۆشەویستان، ئەو شێوە سێگۆشەیە دەبینن، ئەو 7 دانەیە کە 7 تەبەقەی ئاسمان دەگەینی. ئێستا کە ئەو گۆشانەکە هەیە 7 دانەیە. و تایبەتمەندێکی تری گۆڕەکەی ئەوەیە لە ناوەڕاستی گۆڕەکەی لە ئاسمانەکەی گومەتی شێوەی ئەستێرە دروست کراوە. ببینن سەیرکەن خۆشەویستان، شێوەی ئەستێرەیە. ئەمەش ئەوە نیشان دەکات عومەری خەیام کاتی خۆی ئەستێرە ناز بووە. و خۆشەویستان لەو بەینانە گوڵ دەکەوێتە سەر گۆڕەکەی. گوتمان ئەوە یەکێک لە هیوایەتەکان و یەکێک لە ئارەزوەکانی عومەری خەیام بوو کە ئەو ئارەزوێشیان هێناوەتە جێ. تایبەتمەندێکی تری گۆڕەکەی ئەو گومەتێک کە لەسەر گۆڕەکەیدان دروست کراوە لە شێوەی خێوە دروست کراوە، کامەش نیشانەی ئەوەی دەدا کە باوکی کاتی خۆی خێوە درو یاخود چادر درو بووە. ئەوە گۆڕەکەی عومەری خەیامە، حەکیم ئەبولفەتح عومەر بن ئیبراهیم خەیام نیشابووری. هەندێک دەڵێن عومەری خەیام کابرایەکی مەشروبخۆر بووە، خوانەناز بووە. مامۆستا هەژار موکریانی زۆر جوان وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە کە دەڵێ ئەم قسەوانیە کەسێک کە فەیلسوف بێ، کەسێک کە بیرکاریزان بێ و ڕۆژمێری نووسی بێ، ئەو هەموو تایبەتمەندی هەبێ، چۆن دەبێت کابراایەکی سەرخۆش بێ و ئاگای لە خۆ نەبێ کە ئەو هەموو شتەی نووسی بێ. بۆیە مامۆستا هەژار ئەو قسانە بە درۆ دادەنێ کە لەسەر ژیانی عومەری خەیام دەڵێن. و شعرەکانی عومەری خەیام هۆشگەڕاوە بۆ زۆر زمانی جیهانی، وەکو ئینگلیزی، ئەڵمانی، فەڕەنسی و زمانی کوردی. خۆشەویستان، عومەری خەیام ئیبن سینا بە مامۆستای خۆی دەزانێت، و لە کۆتاییدا فەرموون گوێ لە چوارینەیەکی عومەری خەیام بگرن. زۆر سپاس، تاوەکو ئێستا لەگەڵم بوون. دنیا بەدەستی دەستەکەر و گایەکە، هەرجا شەکەرە وەزیر و پاشایەکە. دیندار بە کەسێ دەڵێن نەزان و جێژە، هەر کەس کە دەڵێن کافرە زانایەکە.